کەسی حەزی بەوە نەبێ کاکە، یعنی شتێک لەو شتانەی کە قوتی ئینسانی تیابی و ژیانی ئینسانی تیابی هەموو کەس پێی خۆشە ئەگەر لە ڕووی دینەوە لە ڕووی ئینسانیتیشۆ سەیری بکەیت بێگومان شتێکی ناخۆشە. تۆ سەری خەڵکەکە ئەەکەی کە مەسەڵەن بێموچە بێ بازار خراپ ئەبێ، کێش و ئاژاوە بۆ ماڵ و مناڵەکان دروست ئەبێ، ئەمانە هەموو کێشەیەکەواتە شتێکە و حاشا هەڵ نەگرە. هەرەسەر ناکرێەوە هەتا ئەبێ حیزب بێتە دەرەوە لە ناو ئەو هێنەی کە هەیەی، یعنی ئەو کار و فرمانانی کە هەیەی خراپە باش نییە. حیزب دەسەڵاتی گرتەوە بەسەر ئەو حکومەتە، جەنا حکومەت هیچ دەسەڵاتێکی نییە بەسەر ئەو هێنە. ینی بەڕاستی چینی موچەخۆر زیاتر زەرمەندن لەو چینی بازاڕی کە موچە نەبێ بازاڕی عامە وەستێت تاو وڵی هەمووی چاوەڕێ چارەسەریکە بەس هیچ دەست پێشخەرێکی نەکردووە. ینی خەڵک ئەمەلی نییە، خەڵک ینی ڕەشبینە بەو هەڵتە کۆتانی حکومەت. ینی حکومەت دەی چەق بەستووە تا ئێستا نازانم هیچ گۆڕانکاریی نابین لە حکومەتە. کاتێ زەرورە، هەموو کاتی زەرورە ئەم خەڵقە تۆزەکەیتە ئیسراحەتەوە، تۆزەکەیتە خۆشیەوە، تۆزەکەیتە باری داریان باش بێت. ئارە بەڵام هەمومان چاوەڕێ موچە و موچە خۆریشین. بەرە وەڵاونە ماندووە خەڵک لەوە مادووترە بێت چی بێت، هەتا وەکو ئەم سوڵتە و دەسڵاتانە لەسەر ئەم بەرنامەیە بن بەخوا ئەرکمان هەر بەسەر شانی خۆمانەوە بێ و خراپتر نەبین باشتر نابین. تێگەی ئەتل لەوە ینی وەزعی بازار ئەو کامەتانێ خەڵک پارەی پێ نییە، خەڵک داماوە، خەڵک ینی زۆری هیلاکە ماندووە، هیلاکە ئەمەیە. وەڵا وایە کاکەجان ئێستا کاکە ئێستا بەهاتایە موچە ئەم سەو بزمیلارە بنێرن موچە بێت خەڵک ئەبوژێتەوە تا بازار زۆر شۆڵ ڕستەیەکە بازارەکە لە ئەخڵانیەوە نەشۆڵە. سا نازانم بێژم سا چی بڵێن تا بۆ ئەم حکوومەتە بینێرە پارەکە باش بازار ئەبوژێتەوە، خەڵک تەوا بێزار بووە لەم ژیانە. وەڵای تا ڕێشەیەکی زۆر بەرەی کابرا ئەگەرمە ئاش وەرنەگرێ پارەی پێ نابێ مەسرەف بکە، نان کەمترێک ڕێ مەسرەف کەمترێکە، بەڵام کە موچەی وەرگە لە مامانە لە کاتی خۆیان کاتە بەدڵی خۆی مەسرەفەکە شتەک ڕێ. ئاگارین هەموو مانگە لە کاتی خۆیان ئاش بێت موچە بیرێ ئەرەونەی چیگە.